شێرپەنجی غودەی دەرەقی خۆشەویستان لەوانەیە ناوەکەی تۆقێنەر بێ بەس خۆی لە خۆیان کارێکی ئاسانە و هیچ جێی ترس نییە، چکە زۆربەی ئینسانەکان بە تایبەتی ئافرەت گرەی لیمفاویان هەیە و گری غودەیان هەیە لە ١٧٠ لە پیاوی شاگاتە لە ١40. بەڵام چەند لەمانە شێرپەنجەیین؟ ئەمە جێی پرسیارە. چۆن بزانین ئەمانە شێرپەنجەنیان شێرپەنجەنین؟ پێش هەموو شتێک مەفروضە نەخۆشەکە پسپۆڕی خۆی بیبینێ و دکتۆرەکە پشکنینی بۆ بکات و دواتریش بینێرێ بۆ فەحسی سۆنەر. ئەو کاتە سۆنەرەکان پێمانەڵێن چەند گرێ هەن، کێشە نییە چەند گرێ هەن، بەڵام چەندیان جێی گومانن و چەند لەمانە زەرعیانەوێت. هەر کاتە پێویستی بە زەرع بوو بە دەرزیەکی بچکۆلە چۆن کانەولەیەک دانیت، چۆن دەرزیە لە خۆتە دەیت، بەشێک لە گرێکە سەح بکرێ و ئەنێرێ بۆ فەحس. دواتر بەپی ئەمە مامەڵە لەگەڵ شێرپەنجەکە ئاکرێ. ئەگەر شێرپەنجە بوو، ئەگەری جێی گومان بوو، ئەو کاتە ئەکرێ فەحسەکان دووبارەکرێتەوە یاخود ئەکرێت ئەمەلیات بکرێ وەلایەکی غودەکە یاخود هەموو غودەکە بەپی پێداویستی نەخۆشەکە و بەرزی نزمی غودەکەی بنێرێ بۆ فەحس. بەڵام لە کولە غودەی دەرەقی شێرپەنجەش بێ جێی ترس و دڵڕاوکێنیە، چونکە چارەسەری زۆر ئاسانە. دوای ئەوەش نەکیمیایی ئەبێ، نەزەڕێوێ، نەلەیزەرێوێت، تەنها لەوانەیە پێویستی بە یۆدی مشعب بێ کە باسمان کردووە کە پێوتێ ڕێدیۆئەکتیڤ ئایۆدین ڕێ ئەبلیشن. هیچ شتێکی تری ناوێ غێری متابعە نەبێ و غێری ئەو حەپە نەبێ کە لە قەرەبووی لابردنی غودەکەی ئایخوا. وێ خۆشەویستەکانم، شێرپەنجەی غودە ئەنواعی هەیە، بەڵام نەوعە زۆرینەکەی نەوعە باشینەکەین. سمارت وەرچەرخانە.